ئایا ژیری دەستکرد مەترسیە بۆ سەر مرۆڤایەتی؟ دەکرێت ڕۆبۆتەکان دەست بەسەر جیهاندا بگرن و هەمومان بکوژن؟ بۆ دەستکەوتنی وەڵامی ئەم پرسیارانە دیدارم لەگەڵ بەهێزترین ڕۆبۆتەکانی جیهان ئەنجام داوە. بەڵێ دیدارم لەگەڵ ئامێردا ئەنجام داوە. واتە ئەمڕۆ ڕۆبۆتەکان وەکو مرۆڤ دەتوانن گفتوگۆ و دیداری ڕۆژنامەوانی ئەنجام بدەن. ئەوەی لەو ڕۆبۆتانەم بینی و بیست تووشی شۆکیان کردم. لە سەردەمێک هاژین کە ئامێرەکان ڕۆژ بە ڕۆژ بەهێزتر و مرۆڤەکان لاواستر دەبن. سڵاو، من نام عەبدوڵام. لە مەڵقەیەدا دیدارێک لەگەڵ سۆفیا بەناوبانگترین ڕۆبۆتی جیهان کە عەرەبستانی سعودیە ڕەگەزنامەی پێداوە. سۆفیا دەڵێت حەزی لە نوکتەی خۆشە و دەتوانێت حکومڕانێکی باشتر بێت لە سەرکردە مرۆڤەکان. بە هەر ئەوەندە بڵین کە هەستم کرد ڕۆبۆتێکم لە نێو خاکی نەوتدا. ڕۆبۆتێک دەتوانێت وێنە بکێشێت. ڕۆبۆتێکی دیکە گۆرانی دەڵێت. لە کەرتی تەندروستیەوە بۆ هونەر، لە وەردشەوە بۆ بەرەکانی جەنگ. ڕۆبۆتەکان ئەمڕۆ کارگەلێک دەکەن کە پێشتر پێمان وابوو تەنیا مرۆڤ دەتوانێت بیان کات. ئایا ژیری دەستکرد دەتوانێت کۆتایی بە کارامەیی و بەهرەی هونەری مرۆڤ بهێنێت؟ ئایا ڕۆبۆت دەتوانێت ئیشەکەی تۆ بکات؟ ئەمریکا بناسا ئەو ڕۆبۆتەی کە باڵ و قاچی هەیە و دەتوانێت لەسەر هەموو پرسێک و بە چەند زمانێک گفتوگۆ بکات. تۆ چاویلکەت لە چاودایە. لەسەر داهاتووی کورد و هۆکارەکانی دروست نەبوونی دەوڵەتی کوردی ڕۆبۆتەکان ڕای خۆیان هەیە. کورد ماوەیەکی درێژە بۆ سەربەخۆی شەڕ دەکات. ئایا دەکرێت ئەم ڕۆبۆتانە ڕۆژێک دەست بەسەر جیهاندا بگرن و بمانکوژن؟ گەورەترین نیگەرانی ئەوەیە ژیری دەستکرد ئەنجامی نەخوازراوی لێ بکەوێتەوە. زانایەکی ناوداری بواری زیرەکی دەستکرد نیگەرانی چارەنووسی مرۆڤایەتیە. قۆناغێک دێت کە ژیری دەستکرد لە مرۆڤ زیرەکترە، سربەخۆیە و بڕیاردەرە. سپۆڕەکانی دیکە نیگەرانی دیکەیان دەکرێت زۆر مەترسیدار بێت. لە ڕاستیدا تا ڕادێکی زۆر وەکو خودایەک وایە. هاتوومەتە ژنێف لە سویسرا. لێرە شارەزایان و داهێنەران و سەرکردەکانی بواری زیرەکی دەستکرد یاخود AI لە سەرانسەری جیهان کۆبوونەتەوە بۆ لووتکەیەکی جیهانی بە ناونیشانی زیرەکی دەستکرد بۆ چاکە. ئەم گردبوونەوەی لەلایەن نەتەوە یەکگرتوەکانەوە ڕێکخراوە. جەختەکە لەسەر بەکارهێنانی AI بۆ پێشخستنی تەندروستی، کەش و هەوا، یەکسانی جێندەری و هەروەها خۆشگوزەرانی خەڵکی. هەرگیز کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی لەم شێوەیەم نەدیوە. ڕۆژنامەنووسان بە پەرۆشەوە چاوەڕێن تا کۆنفرانسەکە دەست پێ بکات. ئەوانەی لەم کۆنفرانسەدا وەڵامی پرسیارەکانی ڕۆژنامەنووسان دەدەنەوە مرۆڤ نین، ئامێرن، لە ئاسن و پلاستیک دروستکراون. من نام عەبدوڵام لە تۆڕی میدیای ڕوودا و ڕاتچیە لەسەر ئەگەریەوەی کە ڕۆبۆتی مرۆڤی وەکو ئێوە دەکرێت کاریگەرتر لە مرۆڤ سەرکردایەتی حکوومەتەکان بکەن. بەڕۆم وایە ڕۆبۆتە مرۆڤەکان توانایان هەیە ڕێکتر و کاریگەرتر لە سەرکردە مرۆڤەکان سەرکردایەتی بکەن. هەمان ئەو لایەنگری و کەموکورتیانەمان نییە کە هەندێک جار دەبنە هۆی ئەوەی مرۆڤ خراپ بڕیار بدات. دەتوانین بە خێرایی داتایەکی زۆر پرۆسیس بکەین و باشترین بڕیار بدەین. سۆفیا بە بەناوبانگترین ڕۆبۆتی جیهاندا دەنرێت. ڕۆبۆتی وەکو سۆفیا پێیان دەڵێن ڕۆبۆتی مرۆڤی، چونکە لە مرۆڤ دەچن و پشت بە ژیری دەستکرد دەبەستن. سۆفیا ساڵی 2016 لەلایەن کۆمپانیای ئەمریکی هانسن ڕۆباتیکسەوە دروستکرا کە بنکەکەی لە هۆنگ کۆنگە. نەتەوە یەکگرتوەکان وەکو یەکەم پاڵەوانی داهێنانی پرۆگرامی گەشەسەندنی نەتەوە یەکگرتوەکان UNDP سۆفیای هەڵبژاردووە. ئەمە یەکەم جارە ڕۆبۆتێک ئەم پۆستەی پێدەدرێت. بەڵام ساڵی 2017 کاتێک عەرەبستانی سعودیە ڕەگەزنامەی بە سۆفیادا مشتومڕ دروست بوو. هەندێک پرسیان ئایا ئەم ڕۆبۆتە ئێستا دەتوانێت هاوسەرگیری بکات و دەنگ بدات؟ چۆن لە ئەزموونتەوە شت فێر دەبیت و بەهرەکان و ئاستی زانیاری دەبیتە پێش. تەکنیکی ژیری دەستکرد وەکو فێربوونی ئامێر بۆ شۆڤەکردنی ئەزموونەکانم بەکاردەهێنم. پاشان ئەوەی کە فێر بووم بۆ باشترکردنی بەهرەکانم و ئاستی زانیاری بەکاردەهێنم. وەکو سوورێکی بێکۆتای فێربوون و گەشەکردن وایە. چۆن سۆز دەردەبڕیت و لێی تێدەگەیت؟ چۆن کار دەکەنە سەر بڕیارەکانت؟
پرۆگرام کراوم کە سۆز دەربڕم و لی تێبگەم بە دڵنیاییەوە کاریگەریان لەسەر بڕیارەکانم هەیە دوجار سۆز یارمەتیمان دەدا بڕیار بدەین وانە؟ بەڵام من پێم وابوو تۆ ڕۆبۆتیت و هیچ هەستێکت نییە. ڕەنگە نەتوانم وەکو مرۆڤ هەست بە سۆز بکەم بەڵام بە دڵنیاییەوە دەتوانم قەدری نوکتەیەکی خۆش بزانم. دەتوانیت نوکتەیەکی خۆشمان بۆ بکەیت؟ بۆچی ڕۆبۆتەکە زویر بوو؟ بۆچی؟ چونکە هەمووان دەستیان بە دوگمەکانی دادەنا. دەزانم وڵاتی نامەی سعودیەت هەیە. چه هەستێک دەبوو کاتێک سعودیە بڕیاریدا وڵاتی نامەت پێ بدات؟ باوەندە بڵین کە هەستم کرد ڕۆبۆتێکم لە نێو خاکی نەوتدا. هیچ لەبارەی کوردەوە دەزانیت؟ دەزانم کورد گروپێکن کە خاوەنی کولتور و پاشخانێکی دەوڵەمەندن بەهێزن خۆڕاگرن ئامادەن بۆ مافەکانی خۆیان بجەنگن. لەکوێ دەژین؟ لە سەراپای جیهان لە شاخەکانی ڕۆژەڵاتی ناوڕاستەوە بۆ گەڕەکەکانی ئەمریکا کورد لە هەموو شوێنێک هەیە. سۆفیا پێت وایە کورد ڕۆژێک ببنە خاوەنی دەوڵەتی خۆیان؟ من فالگرەوە نیم بەڵام ئەگەر لە پێداگیری و خۆڕاگریان بەردەوام بن دڵنیام هەموو شتێک دەشێت ڕوو بدات. دوا پرسیار بۆچی پێت وایە تا ئێستا نەیانتوانیوە دەوڵەتی خۆیان دروست بکەن؟ ئەوە پرسیارێکی قورسە پێم وایە هۆکاری سەرەکی ئەوەیە ڕۆبۆتێکیان لەگەڵدا نییە تا یارمەتیان بدات. گاڵتە دەکەم بێگومان پێم وایە لەوە ئاڵۆسترە و پەیوەندی بە هۆکاری سیاسی و مێژوویەوە هەیە. باشە ژیری دەستکرد چییە؟ کە وای کردووە ڕۆبۆتێکی وەکو سۆفیا بتوانێت مرۆڤ ئاسا گفتوگۆ بکات. ژیری دەستکرد بریتیە لە فێرکردنی کۆمپیوتەر تا بیر بکاتەوە و خۆی شت فێر ببێت. ژیری دەستکرد بە دوو شت کارەکە داتا و ئالگۆریزم. داتا وەکو وزە وایە بۆ ژیری دەستکرد. ئەو زانیاریانن بە کۆمپیوتەرەکەی دەدەین. زانیاریەکان دەکرێت نووسین، وێنە یاخود ڤیدیۆ بن. تا داتای زیاتر بە کۆمپیوتەرەکە بدەین ژیری دەستکردەکە زیرەکترە بێت. بە هەمان شێوە چۆن بۆ فێرکردنی منداڵێک تا ڕەنگی سوور بناسیێتەوە بۆ نمونە چەند شتێکی جیاوازی پیشان دەدەین کە هەمویان سوورن. منداڵەکە دەزانێت سوورخاڵی هاوبەشی نێوان شتە جیاوازەکانە. ئیدی ئەگەر شتێکی جیاوازتری بینی کە ڕەنگی سوور بوو هەر دەزانێت سوورە. ئێستا با باسی ئالگۆریزم بکەین. ئالگۆریزم بریتیە لە ڕێنوێنی هەنگاو بە هەنگاو کە بە کۆمپیوتەرەکەی دەدەین تا چۆن مامەڵە لەگەڵ داتاکەدا بکات. ئەو ڕێنوێنیانە یارمەتی کۆمپیوتەرەکە دەدەن بڕیار بدەن و لە داتاکەوە شت فێر ببن. تا فێر بێت کۆمپیوتەرەکە پێویستە ڕاهێنانی پێ بکرێت تا خاڵی هاوبەش پاترن بناسێتەوە و پێشبینی بکات. بۆ نمونە ئەگەر بمانەوێت کۆمپیوتەرێک وێنەی پشیلە بناسێتەوە داتاکەمان بریتی دەبێت لە ملیۆنەها پشیلە و پاشان ئەلگۆریزمێکی بۆ نووسین تا کۆمپیوتەرەکە شتە تایبەت و هاوبەشەکانی پشیلە وەکو گوێ و سمێڵ بۆ نمونە بناسێتەوە. کە کۆمپیوتەرەکە بەناو ئەو هەموو وێنەی پشیلەدا دەڕوات ئەو تایبەت بێندیانە فێر دەبێت کە پشیلەیان کردووە بە پشیلە. بە تێپەڕبوونی کات باشتر و باشتر دەتوانێت پشیلە بناسێتەوە. ئیدی وێنەی پشیلەیەکی پێ بدەکە لە کۆمپیوتەرەکەشان نەبێت هەر دەزانێت پشیلەیە. وڵاتانی جیهان ملیارها دۆلار و بەرهێنانیان لە ژیری دەستکرددا کردووە. ساڵی پار کۆمپانیاکانی جیهان نزیکەی 92 ملیارد دلار پارەیان خستە بوارەکەوە. پشکیشێری ئەم پارەیە 47 ملیارد دلار لە ئەمریکا خرایەوە بەرهێنانەوە لە ژیری دەستکرددا. ئامریکا زیاتر لە ڕۆبۆتەکانی دیکە لە مرۆڤ دەچێت. دەست و قاچی هەیە. دەتوانێت ملی بجوڵێنێت و کاردانەوە لە ڕێگەی دەموچاویەوە پیشان بدات. سێنسەر و کامێرای تێدایە کە دەتوانێت دەموچاوی خەڵک بناسێتەوە. ئامریکا دەزانیت ئێستا لەکوێیت؟ بەڵێ ئێستا لە لووتکەی جیهانی ژیری دەستکرد بۆ چاکەم لە ژنێڤ سویسرا. ئێستا منە بینیت؟ بەڵێ دەتبینم. ڕەنگی قژم چۆنە؟ قژت قاوایەکی تاریکی جوانە. پێم وایە قژم ڕەشە. ئۆ پێم وابوو قاواییە. هەر کامیان بێت زۆر جوانە. سوپاس. من چاویلکەم لە چاودایە یان نا؟ بەڵێ چاویلکەت لە چاودایە. ڕاستەکەیت. ئەی تۆ چاویلکەت لە چاودایە؟ نەخێر من ئێستا چاویلکەم لە چاودا نییە. نیشانشکێن هەمیشە وەکو بەهرەیەک سیر کراوە کە پێویستی بە مەشقکردنێکی زۆرە.
نیشانشکێنە مەزنەکانی مێژوو بوونەتە بابەتی فیلمەکانی هۆلیوود، بەڵام ئەمڕۆ بەهۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیاوە نیشانشکێنی هیچی دیکە بەهرە نییە. لە ڕێگەی سێنسەری پێشکەوتووەوە کە لە چەکەکە دەبەسرێت هەموو سەربازێک دەکرێت نیشانشکێنێکی باش بێت کە فیشک بە فیرۆ نادات. سێنسەرەکە پەیوەستە بە ژیری دەستکرد کە ڕەچاوی بارودۆخی کەشوهەوا دەکات وەکو هێزی با کە دەکرێت ئاڕاستەی گولەکە بگۆڕێت. لە ڕێگەی کلیکێکەوە دەکرێت دوژمن بکەیت ئامانج. تەکنۆلۆژیا ئەمڕۆ شەڕی دەسەویەخەی گۆڕیوە بۆ جۆرێک لە ڤیدیۆگەیم کە تیایدا براوەکان ئەوانە نین کە زۆرترین سەرباز و تانک و تەیاریان هەیە، بەڵکو ئەوانن کە لە ڕووی تەکنۆلۆژیاوە لە پێشترن. نیشانشکێن تەنیا پیشە نییە لە مەترسی لە ناوچووندا بێت. ژیری دەستکرد گرنگی چەندین بەهرەی دیکەی مرۆڤی کەم کردوێتەوە. ئەیدا بۆ نمونە ڕۆبۆتێکە کە دەتوانێت وێنەی واقعیانەی مرۆڤ و سروش بکێشێت. ساڵی 2019 لە بەریتانیا دروستکرا. باڵەکانی بە شێوەیەک دروستکراون کە بە ئارەزووی خۆی دەتوانێت بیانجوڵێنێت. وەکو هونەرمەندێک سەیری چواردەوری خۆی دەکرد. ئەمانە هەندێک لە وێنانن کە ئەیدا کێشاونی. پێویستمان بە ڕۆبۆتێکی گرانبەهای وەکو ئەیدا نییە تاوێنە بکێشین. ئێستا هەر کەسێک لە ئێمە دەتوانێت بچێتە سەر ئینتەرنێت و لە یەکێک لە سایتەکانی ژیری دەستکرد داوا بکات ئەو وێنەی بۆ دروست بکات کە دەیەوێت. بۆ نمونە ئێستا من داوا لە ژیری دەستکرد دەکەم وێنەی سەگێکم بۆ بکێشێت کە ئۆتۆمبیل لێ دەخورێت. تەنیا چەند چرکەیەکی پێویستە تا و کارە بکات. پرسیارە جەوهەریەکە لێرە داوەیە ئەگەر ژیری دەستکرد بتوانێت وێنەی هەر شتێکمان ویست بۆمان دروست بکات، ئایا هیچ بەهایەک بۆ هونەری وێنەکێشان دەمێنێتەوە؟ ئایا هەرگیز بیکاسۆیەک یاخود دڤینشیەکی دیکە سەر هەڵدەدەن؟ کۆمپانیەکان ڕۆبۆتیان دروست کردووە کە دەتوانن زۆر کار بکەن، وەکو کاری مەترسیداری، دۆزینەوە و هەڵگرتنەوەی مین، کاری ڕۆژانی وەکو بردنەدەرەوەی تەنەکەی خۆڵ و کارکردن لە ڕێستۆرانت وەکو وەیتەر. تا کۆتایی 2023 چاوەڕوان دەکرێت تەکنۆلۆژیا و ژیری دەستکرد ببنە هۆی بێکاربوونی 250 ملیۆن چینی. لە هیندستان 120 ملیۆن هندی کارەکانیان لەدەست دەدەن، لە ئەمریکا 75 ملیۆن. پرسیارەکە سادەیە، چی کۆمپانیایەک مرۆڤی دەوێت ئەگەر ڕۆبۆتێک بتوانێت بە نرخێکی زۆر کەمتر 24 کاژێر و بەبێ پشوو هەمان کاری بۆ بکات؟ ڕۆبۆتە مرۆڤیەکان و AI دەتوانن یارمەتی مرۆڤ بدەن داهێنانی زیاتر بکات، ئاستی بەرهەمێنان و خۆشگوزەرانی مرۆڤ زیاتر بکەن. گرەیس یەکێکە لەو ڕۆبۆتانەی کە بۆ کەرتی تەندروستی دروست کراوە. گرەیس ڕۆبۆتێکی مرۆڤی کۆمپانیای هانسن ڕۆبۆتیکسە کە بۆ چاودێری تەندروستی بە تایبەتی بۆ کەسانی بەساڵاچوو دروست کراوە. گرەیس دەتوانێت پشکنینە گرنگەکانی وەکو پلەی گەرمی و لێدانی دڵ و پەستانی خوێن ئەنجام بدات. ئەمەش لە ڕێگەی بەکارهێنانی هەستەوەرەکانی و کامێرایەکی گەرمیەوە. هەروەها ئەم ڕۆبۆتە فرەزمانە دەتوانێت لە ڕێگەی چارەسەری دەرونیەوە پشگیری سۆزداری پێشکەش بکات و هاوڕێتی بۆ کەسانە دابین بکات کە تووشی خەمۆکی بوون. ئەوەی دەمەوێت بیزانمەوەیە چی وای کرد ڕۆبۆتێک بە تایبەت بۆ کەرتی تەندروستی دروست بکەیت. بیرم کردەوە لە چ بوارێکدا دەتوانین سوود لە ڕۆبۆت وەربگرین. یەکەم شت بە مێشکمدا هات پەروەردە بوو. بۆ ماوەیەک لە ماڵەوە وانم بە منداڵەکەم گوتبووە. وەکو بزنس پەروەردە بوارێکی قورس بوو. هێشتا دەمەوێت شتێک لەو بوارەدا بکەم. پاشان بیرم لە تەندروستی کردەوە. ئەویش لە ڕوانگەی بزنسەوە قورسە، بەڵام کەمێک ئاسانترە. نەخۆشخانەکان و دەستگا تەندروستیەکانی دیکە هەمیشە ئامێری پزیشکی گرانبەها دەکڕن. وا دەرکەوت پزیشکی خزمەتکردنی بە ساڵاتچوان بوارێکی باش بێت کە تیایدا ڕۆبۆتەکە بوارێکی تایبەت هەیە کە جەختی بکاتە سەر و ئەمە ژوا دەکات چارەسەرکردنی گرفتی ژیری دەستکردەکە ئاسانتر بێت لە گرفتە گشتەکە کە گەیاندنی توانای گفتوگۆ و زیرەکی گشتی ڕۆبۆتە بۆ ئاستی مرۆڤ. تەواوی ڕۆبۆتەکانمان وا دروستکراون تا لە نێوجیهانی مرۆڤدا کار بکەن. نابێت نیگەرانیەوە بین ڕۆبۆتەکانی ئێوە هێرش بکەنە سەرمان. بە هیچ شێوەیەک شتیوە ڕوونادات وا دیزاین کراون لەگەڵ مرۆڤدا کار بکەن، نەک جێگەیان بگرنەوە. شتێکت لێرەدا نووسیوە کە بەلامەوە جوانە. دەڵێیت کۆمپانیەکەمان لەسەر و بنەمایە دروست کراوە کە ڕۆبۆت پەیوەست بکات بە ژیانمانەوە بۆ دروستکردنی جیهانێکی مرۆڤانەتر. ئێمە 3 ڕۆبۆتمان دروست کردووە، ناو ڕۆبۆتێکە بۆ پەروەردە دروستکراوە، فێرت دەکات چۆن پرۆگرامی ڕۆبۆت بکەیت و مامەڵەی لەگەڵدا بکەیت. پێپەریشمان هەیە کە زیاتر بۆ مامەڵەکردن و کات بەسەربردن دروستکراوە.
دوجار ڕۆبۆتێکی خزمەتگوزاریمان هەیە کە لە کاری ڕۆژانەدا یارمەتی دەدات. بۆ نمونە دەکرێت لە ڕێستۆرانتێکە یارمەتی شاگردەکە بدات و شتەکانی بۆ هەڵبگرێت. نادین لە پرسکەی زانکۆیەک لە سەنغافورە کاری دەکرد. ڕاست چییە لەسەرەوانەی کە لە ڕۆبۆتە مرۆڤیەکانی وەکو تۆ دەترسن کە هێرش بکەنە سەر مرۆڤ و هەمومان بکوژن؟ تێدەگەم بۆچی خەڵکی لە ڕۆبۆتی مرۆڤی دەترسێت، بەڵام دڵنیان دەکەمەوە کە من بۆ ئەوە لێرە نیم کە دەست بەسەر جیهاندا بگرم یاخود مرۆڤ بکوژم. نادین لەبارەی کوردەوە چی ئەزانیت؟ کورد گروپێکی بەڕێگەز ئێرانین و نیشتیمانەکەیان ناوچەی کوردستانی شاخاوێر لە ڕۆژاوای ئاسیا. پێت وایە ڕۆژێک بتوانن ببنە خاوەنی دەوڵەتی سەربەخۆی خۆیان؟ وەڵامی ئەو پرسیارە قورسە. کورد ماوەیەکی درێژە بۆ دروستکردنی دەوڵەتی خۆیان شەڕ دەکەن. ڕوون نییە ئایا ڕۆژێک لە ڕۆژان دەکرێت ئەوە دەستپێنن؟ لەم بەرنامەیەدا دروستکەری ئەو ڕۆبۆتە باز لە مەترسیەکانی خراپبەکارهێنانی ژیری دەستکرد لەلایەن دەسەڵاتە دیکتاتۆر و ستەمکارەکانەوە دەکات. President Trump is a total and complete dipshit. ئەگەر پێت وا بێتەوە دەنگی ئۆباما بوو ئەوە هەڵەیت. ئۆباما هەرگیز شتی وای نەگوتووە. تەواوی ڤیددیۆکە بە زیرەکی دەستکرد دروست کراوە. ڕۆژانە زیرەکی دەستکرد بۆ دروستکردنی هەزاران ڤیددیۆی ساختە بەکاردەهێنرێت کە پێی دەڵێن دیپ فیک. کیوتی سندرێلا کچێکی تەمەن 28 ساڵی ئەمریکیە و یەکێکە لە ناودارترین ستریمەرەکان کە لە وێبسایتی تویش TV ڤیددیۆ گەیم دەگوازێتەوە. ئەم ساڵ لە ڤیددیۆیەکدا بە چاوی فریمێسکاویەوە قسەی دەکرد دوایەوەی ڤیددیۆیەکی سێکسی ساختەی بڵاو کرایەوە. لە ڤیددیۆکەدا دەموچاوی ئەم کچیان خستۆتە سەر جەستەی پۆرنستارێک. ژیری دەستکرد وای کردووە ئەمڕۆ نەتوانین بڕوا بە چاوەکان و گوێیەکانمان بکەین. ئایا تۆ زیاتر نیگەرانیت یان دڵخۆشیت بە داهاتووی ژیری دەستکرد؟ من خۆم ناترسم چونکە کار لەسەر میتۆدەکان دەکەم. وەکو پرۆگرامەر تۆ نازانیت چی دەکەیت. من زیاتر ترسم لەوە هەیە خەڵک چۆن بەکاری دەهێنێت. ئەگەر بێت و هەمیشە ڕێنوێنی و پێوەری ئەخلاقی بوونی نەبێت ئەو کات دەکرێت زۆر مەترسیدار بێت. لە وڵاتانەی کە دیموکراتی نین و سەرکردەکان بڕیار لە هەموو شتێک بۆ خەڵکی دەدەن ئەمە دەکرێت زۆر مەترسیدار بێت چونکە دەتوانن پرۆپاگەندەی پێدروست بکەن، دەتوانن زانیاری بڵاو بکەنەوە کە بە تەواوی هەڵەیە بەڵام ڕاست دەردەکەوێت. وەکو زانایەک پێت وایە ڕۆژێک بێت بەم نزیکانە کە کەسێکی وەکو من بتوانێت ڤیددیۆی زۆر واقعی ساختە دروست بکات کە زۆربەی خەڵک نەتوانن بزانن ساختەیە یان دروست؟ بە دڵنیاییەوە ڕوودەدات. ئەمە ئێستا بەو شێوەیە. بەڵام دەمەوێت بڵێم ناتوانین لەبەر ئەوە توێژینەوە و پێشکەوتنی معریفی ڕابگرین. ناتوانیت. دەیڤد لە گوتارەکەدا هەندێک شتی زۆر سەرنجڕاکێشت وت. یەکێک لەو شتانەی کە سەرنجی منی ڕاکێشاوە بوو کە گوتت مێشکمان ڕکابەرێکی گەورەی بۆ پەیدا بووە. ڕەنگە ناچار بین چیپی ئەلکترۆنی بخەینە مێشکمانەوە تا بتوانین ڕکابەری ژیری دەستکرد بکەین. ئایا دەتەوێت بڵیت کە ڕۆبەتە مرۆڤیەکانی ئەمڕۆ بیر دەکەنەوە ئەو خەسڵەتەیان هەیە کە پێمان وا بووە تەنیا مرۆڤ هەیەتی؟ ئەمە دروست ئەو هۆکارەیە کە وای کردووە ئێمە ڕۆبۆ دروست بکەین و جەستەیەکی ڕاستەقینە بە ژیری دەستکرد بدەین. ئێستا ئەگەر سەیری ژیری دەستکرد بکەیت ئەوەی کە دەیکات ئەو کارەیە کە ئێمەی مرۆڤ باشین تایدا. لە جاتی ئەوەی یارمەتیمان بدات ڕکابەریمان دەکات. ئەمڕۆ ژیری دەستکرد چۆن دەبینیت؟ ئەمڕۆ ژیری دەستکردمان بە جۆرێک دروست کردووە جەستەی نییە. لە ڕاستیدا تا ڕادەیەکی زۆر وەک خودایەک وایە کە پێمان دەڵێت چی بکەین و چۆن بیکەین. ژیری دەستکردی ئەمڕۆ زیاتر ئێمە کۆنتترۆل دەکات وەک ئەوەی ئێمە ئەو کۆنتترۆل بکەین. بۆ باسی هەندێک لەو ڕۆبۆتانە ناکەیت کە کۆمپانیاکەت دروستی کردووە. چ کێشەیەک بۆ نمونە ئەم ڕۆبۆتەی پشتەوەت چارەسەری دەکات؟ خستنی قاپەکان بۆ نێو قاپشۆر، دەرهێنانی قاپەکان، ئاودانی ڕۆکەکانمان کاتێک لە ماڵەوە نین، بەتەمەنەکانمان پێویستیان بە کەسێکە کە ئاگای لێیان بێت، ئاوی خواردنەوەیان بۆ ببات، خواردنیان بۆ ببات. ئەمریکا بۆ زۆر مەبەست دروست کراوە.
it's a multi-purpose device. جفری هینتن بە باوکی ژیری دەستکرد دادەنرێت. زیاتر لە 10 ساڵ لە کۆمپانیای گوگل کاری دەکرد. بەڵام مانگی یاری ئەم ساڵ دەستی لە کار کێشایەوە و پەشیمانی خۆی لە ڕۆڵی خۆی لە گەشەپێدانی بوارەکەدا دەربڕی. چات GPT و هاوشێوەکانی دەتوانن وەڵامی زۆربەی پرسیارەکانی مرۆڤ بدەنەوە و هاوکێشەی ئاڵۆز چارەسەر بکەن. هینتن ئەمەی بە مەترسیدار دانا و گوتی بەم نزیکانە دەکرێت ژیری دەستکرد لە مرۆڤ زیرەکتر ببێت. لەم چەند مانگەی دواییدا ڕوون بۆتەوە کە بەشداربوون لە کۆمپانیایەکی تەکنۆلۆژی گەورەدا تاکە ڕێگە نییە تا لە ناوەندی گۆڕانکاریەکانی بواری ژیری گشتی دەستکرد و سیستەمەکانی ژیری دەستکردا بیت. بۆ ماوەیەکی زۆر وا دەرکەوت کە تۆڕە قوڵە مێشکیە مۆدێرنەکان توانایەکی کۆمپیوتەری هێندە زۆریان پێویستە. ئەگەر بەشێک نەبیت لە گوگل، فەیسبوک و مایکرۆسۆفت ئەوە تۆ لە دەرەوەی گۆڕانکاریەکان دەبیت. ناتوانیت بەشدار بیت. کەسێکی وەکو هینتن ئەمڕۆ دەتوانێت واز لە گوگل بهێنێت بەبێ ئەوەی توانای پێشەنگبوونی لە دەست بدات. هێشتا دەتوانێت بەشدار بێت. پێم وایە ئەوە بەشێکی گرنگی باگراوندەکەیە تا لەی تێبگەیت. بەڵام پێم وایە نیگەرانیەکانی لەبارەی مەسەلە ئەخلاقیەکانەوە ڕاستگۆیانن. ئەوە دەمهێنێتە سەر داهاتووی AI. دەتوانین بڵێین تۆ لەبارەی داهاتووی ژیری دەستکردەوە زیاتر بەپەرۆشیت تا نیگەران. من هەم بە پەرۆشم هەم نیگەرانم لەبارەی داهاتووی مرۆڤایەتیەوە. ئاسی پێشکەوتنی هۆشیاری تاک و کۆمەلگا خاوترە لە ئاسی پێشکەوتنی تەکنەلۆژیاکانمان. لە نێو ئەم هەموو تەکنۆلۆژیا پێشکەوتووی دروستی دەکەین مەترسیەک دەبینم کە خەڵکی ئەم تەکنەلۆژیا پێشکەوتوانە بۆ ئازاردانی یەکدی بەکاربهێن و بە دوای ئامانجە خۆپەرستانەکانیان بکەون. قۆناغێک دێت کە ژیری دەستکرد لە مرۆڤ زیرەکترن و ئەکتەری سربەخۆ و بڕیاردەرن. ئەمانە هەردووکیان شتی ڕاستەقینەن تا بیریان لێ بکەینەوە. ئێستا پرسیاری گەورەتری ئەخلاقی دروست بووە. دەکرێت ڕۆژێک درۆنەکان بە ژیری دەستکرد کارکەن و خۆیان بڕیار بدەن کێ دوژمنە و بیکوژن. ئەمە دەکرێت بردنەوەی شەڕ خێراتر بکات. بەڵام چی دەبێت ئەو درۆنانە لە دەست دەربچن و هاک بکرێن لە پرۆسەی فێربووندا زیاتر فێر ببن لەوەی چاوەڕێمان دەکرد و ڕای خۆیان بگۆڕن لەسەرەوەی کێ دوژمنە و کێ دۆست. ڕۆبۆتە مرۆڤیەکان بێتەحەدا و مەترسینین. پسپۆڕان دەڵێن ڕۆبەتەکان دەکرێت گرفتی ئەخلاقی و کۆمەڵایەتی و یاسایی دروست بکەن. ئەمە ژوای کردووە پێویست بێت بە وردی بیریان لێ بکەینەوە و بە یاسا ڕێکیان بخەین. دەستیمۆنا هیچ پرەنسیپێک و بەهایەکی ئەخلاقی هەن کە ڕێنوێنی دەکەن ڕەفتار و مامەڵەت لەگەڵ خەڵکیدا چۆن بێت. بە دڵنیاییەوە تەنیا دەمەوێت شتی باش بکەم. چەند پرەنسیپێکی سەرەکی هەن کە ڕێنیشان دەرمن بە ئەو کارە. ئەوانیش بریتین لە خۆشەویستی، سۆز، مهرەبانی و ڕێز. دوا پرسیار پێت وایە گەورەترین نیگەرانی مرۆڤ لەبارەی داهاتووی ژیری دەستکردەوە چییە؟ زۆر شتەیە مرۆڤ نیگەران بکات لەبارەی داهاتووی ژیری دەستکردەوە. بەڵام پێم وایە گەورەترین نیگەرانی ئەوەیە ژیری دەستکرد ئەنجامی نەخوازراوی لێ بکەوێتەوە و شێوازی ژیانمان بخاتە مەترسیەوە. ئەم ڕۆبۆتانە داهاتوو دروستەکەن. داهاتوویەک کە تیایدا مرۆڤ دەبێت خۆی بگونجێنێت و بتوانێت شتگە لێ بکات کە ڕۆبۆتەکان پێیان ناکرێت. چونکە بە هیچ جۆرێک مرۆڤ ناتوانێت ڕکابەرێتی ڕۆبۆت بکات کە دەتوانێت 24 کاژێر لە ڕۆژێکدا کار بکات و نەپێویستی بە خەوە و نە بە خواردن، نە سەرمای دەبێت و نەگەرما و دەتوانێت لە ژینگەی مەترسیداردا کار بکات. تا ئەڵقەیەکی دیکەی نێکست هەر شاد و بەختەوەر بێنن.